ئازادی سەرمایەکی گەورە و گرنگە تەنها دیلەکان هەستی پێەکەن لە ڕاستیە. شێوازەکانی وانەوتنەوە بە خوێندکاران زۆرە و لە ژمارە نایێت، بەڵام ئەو شێوازەی کە بە بەردەوامی لە زیهن و مێشکی خوێندکارا دەمێنێتەوە ئەو وانانەیە کە بە کردارێکی لەلایەن مامۆستاکانەوە پێیان دەگوترێت. دوێنێ مامۆستایەک لە هەڵەبجە بۆ پێدانی وانەیەک بە خوێندکارەکانی باڵندەیەکی لە بەردەمیانە ئازاد کرد. من قسە و باسی زیاتر لەگەڵ مامۆستا ئەیوب خۆیان ئەەکەم. مامۆستا ئەیوب سڵاوت لێبێ، بێتە ئێرە و پێمان بڵێ بابەتی ئەو باڵندەیە چی بوو کە دوێنێ ئازادتان کرد؟ سەرەتا بەناوی خوا بەخێربێن، دەستان خۆش بێ. وەڵاوی ڕاستی بێ وەک ئاماژەم پێ کرد، ئێمە لە کاتی پشووی فەرمی نێوان وانەکانە دانیشت بووین لە ژووری پشودانە. لە پڕ کاتێکمانزانی باڵندەیەک خۆی کێشا بە ناو مەمەڕەکە و سەر جامی دەرگای مەمەڕەکە. کاتێک ڕۆشتین چۆن لای موشتەمەلاتەکان لەگەڵ ئەو کارگوزارا گرتمان. کاتێک هێنام تربیرم لەوە کردەوە لە ڕاستی ئۆتۆماتیکیان هەنێ مامەسا و کارگوزارەوەی کە لە چواردەورا بوو کاکە ئەمە شاهینێ و پارەیەکا و ئەمە باڵندەیەکی گران بەهایە و بۆ ڕاوکردن و هەرێکێک لێکدانەوە و وەگەڵێ بیر و بۆچوونی خۆی لەسەر کاکە هەرچێک بێ ئازادیکەین باشترە، چونکە وەگەڵێ ئازادی سەرمایەکی گەورە و گرنگە تەنها دیلەکان هەستی پێەکەن لە ڕاستیە. ئەتر منیش بیرم لەوە کردەوە هەر وەگەڵێ فوزەتەن و شتێکی کوتوپڕاتم تەبەن جەرەسی ژوورۆ لەیدا بوو، بەڵام وەگەڵێ خۆشبەختانە مامەسا هیدایەتی بەڕێز کە مامەسایەکی چالاکی قوتابخانەکەمانە هاتوو بۆ ویش وانەی وەرزشی بەکردداری ئەوتەوە بە قوتابیەکان. منیش تو مامەسا هیدایەت بێ زەحمەت یەک دوو خولەچێکم لە کاتی خۆت بیتێ ئەم باڵندە مێنا و کۆمەڵی قوتابیش بابێن تۆزێ وەگەڵێ وانەی سەربەستی وانەی ئازادیان پێ بڵێنەوە لە کاتێکە. ئیترا بۆ شێوازە بوو کە لە گرتە ڤیددیۆیەکەش من زۆر سوپاسی هەموو پەیجەکانەکەمانی کە دایان ناوە و زۆر سوپاسی و هەموو خەڵکێکم کە کۆمنت و لایک و قسەی باشیان کردووە لەسەر و بابەتە. دیارە وانەی پراکتیکی ئەسەکێ وەکو جەنابیش لە سەرەتا ئاماژەت پێکرد وانەی کردداری لە مەکتەبەکانە هەر لە بنەڕەتیەوە دێتە سەرەوە تا خۆناغی ئێمە کە خۆناغی حەوت بۆنەوەیە بەڕاستی هەتا ئەمەجاریوا لە ناو منهەجەکانە بە سیدی هەمانە بە شازی کردداری ئەیان بینە هۆڵەکانەوە یاخود لە گۆڕەپانەکانەوەی کە بگوزارێت. ئەوە ژێکێک بۆ لە وانە ئازادیەکان، چونکە بولبول الحڕیەشمان هەیە لە زمانی عەرەبیا و عەرەبی ئەو بابەتەشمان هەیە. تر حەزم کرد لە ڕاستیا وەگەڵێ دووبارە بۆ چالاکردنەوە و دڵ و دەرونی قوتابیەکان و لە هەمان کاشە خۆش دەزانی ئەوەی کە بە کردداری پیشانی خوێندکاریەدەی جیاوازە لەوەی بەنووسین و لەسەر وایت بۆردێک شتەکانیان بۆ شەرحەکەی. هەرتە نامە بەست و جەوەری ئەومان ئالە و بابەتەوە بوو هەرچەندە وەگەڵێ ئەو باڵندە هەم لە پەیجەکانە هەم لە چواردەوری خۆمە یعنی وەگەڵێ باسییان لە بابەتی نرخ و بەهاکەیە کرد. گرنگ نرخ و بەهای معنەویە نەک نرخ و بەهای مادی لە ڕاستە ئێمە ئەومان بە هەند وەرگرت. باسیەوت کردوتە هەندێک پیان و چوم کە نرخەکەی گاتە 2 دەفتەر و ئەوانە باڵندەکە. من ئەمڕۆ بە حەقەت چوم بۆ ئیشێکی ئیداری لە پارێزگای هەڵەبجە برادێک دوای دەستخۆشی و ئەمانە وتی مامۆستایە چۆن ئەو باڵندە ئازاد کرد ئەوە ئەگەر هەتا بتوتایە بە من لە ڕێی پەیجە عەرەبیەکانەوە بۆمە فرۆشی وتمەڵایی قوربان من بە دوای پاران نەگەڕاوم تاوەکو بیرم لەوەش نەکردوێتەوە. ڕەنگە لای خەڵکانێک ئەوە پارە بکە، لای من پارە وەکو ئەڵێ ئەو قیمەت و بەهایە نیە تا ئازادی مرۆڤەکان. جا ئیمام عومەر قسەیەکی زۆر جوانە فەرمی مەتا ئیستەعبەتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. یعنی چۆن خەڵک دیلەکەی لە کاتێکە خەڵک بە ئازادی لەدایک بووە جام خەڵکە چ وەکو مەخلوقی خۆی پەروەردگار بێت، چونکە وشەی خەڵق و مەخلوق جارهەمووی دروستکراوی خۆی و باڵندە شەرۆک و من دروستکراوێکی خۆیش حەزی لە ئازادیە بۆ من بتوانم کۆت و بەندیکەم. نرخ و بەهاش لە ڕاستیا وەکو ئاماژەم پێکرد نرخ و بەهای مادی نییە، نرخ و بەها نرخ و بەهایەکی معنەویە کە چ ئینسان پێ بکە چ باڵندەکان پێ بکە.